درێژەی کار و چالاکیەکانی فیستیڤاڵی گەلاوێژدا هونەر بەشێک بۆ لەو چالاکیانی فیستیڤاڵ. هەر لەو سۆنگەیەشەوە ئەمڕۆ و ڕۆژانی دواتر شانۆی ماڵی خۆشەویستی کە لە دەرهێنانی هونەرمەند پێشڕۆ حوسێنە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایش دەکرێت. لە ڕاستیان نمایشە ماڵی خۆشەویستی پرۆژەیەکە بۆ فستیڤاڵی گەلاوێژ. فستیڤاڵی گەلاوێژ لە نەزەریەتی کە ساڵانە ئەم ساڵ بەزی یەکیش کراوە لە بەرەوەی بیرۆکەکە درەنگ تەقدیم کرا. ساڵانە بۆ دەقی کوردی دەقێک کە تایبەتمەند بێ بە کێشە و گرێوگۆڵە کوردیەکان بە مرۆڤی کورد و نووسەرەکەشی کورد بێ بەرهەم بهێنێ و نمایش بکرێ. ئەم ساڵ ماڵی خۆشەویستیمان کردووە تەرکیزمان لەسەر ئەو کێشانە کردو کە پەیوەندیان بە دابوونەریتی کۆنەپەرستانەوە هەیە کە پەیوەندیان بە هەندێک کێشەوە هەیە لە بینی خێزانەکانە خستنە ڕووی هەندێک حەقیقەتە بۆ ئاشکراکردن و پەرداڵدانەوە لەسەر ئەو گیر و گرفتانە. ئاین چۆن قسە لەسەر مەسەلا ناکە، پیاوەکان چۆن قسە لەسەر مەسەلا ناکەن، ژنەکان چۆن قسە لەسەر مەسەلا ناکەن. ڕوانگەیەکی فیمینیزمیانەی هەیە بۆ یەکلاییکردنەوەی مەسەلەی عەدالەت دادپەروەری لە ژیانی نێوان هاوسەرەکانە. من یەکێکم لە ئەکتەرەکان کە بە ڕۆڵی سەرەکی تایە بەشدارم بە ناوی بێخەڵ. ئەم کارکتەرە توانم بڵێم یەکێکە لە کارکتەرە وەک هەموو ژنەکانی تری کۆمەلگا پراوێز خراوەکانە، یعنی کۆمەڵێک نقسی هەیە، یەکێک لەوانە نقسی خۆشەویستیە و هاوسەری پیاوێکە بە ناوی ڕەوشت بەپی پێویست مەهاناتەکانی پڕ ناکاتەوە، بەپی پێویست خۆشەویستی نایەتێ. ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵێک خیانەت، ئەبێتە هۆی دروستبوونی کۆمەڵێک ناشرینی لە نێوان هەردووکیانە. لەم نمایشە ئێمە ئەمڕۆ زیاتر باسمان لە کێشە کۆمەڵایەتیەکان کرد لە دابوونەریتە کۆمەڵایەتیەکان کە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم بە تایبەتی بۆ سەردەم و کات و ساتی ئێستای ئێمەی کوردستان و حقیقەتەکانی کوردستان نووسراوە. با من زۆر نەچمەتە فاسیلەوە. ئێمە لە بەیانیەوە نمایشەکەمان پێشکەشەکرێ بۆ بینەرانی جەرەوە لە 28 پێنج ڕۆژانی دوایی لێرە لە هۆڵی ڕۆشنبیری نمایشەکەین. کاگڕەوشتی بەڕەوشت دەنگە هەنە چێشم بەدەمدا چیەنیت؟ ها؟ بۆ مەیەکەم جارتە لێمەیت؟ بۆ مەیەکەم جارتە دەستم لێ بەرزەکەیتەوە و لێمەیت کاگڕەوەش؟ دە باشە تۆش یەکسەر